تەلەفۆنم لۆ دەکرد هەمزانم بۆ کوڕم ئەتو هێدی بەدەگۆدا ئەتو خەمێ منت نەبی بەخوای ئەم سەریح نیمە بەداخەوە برایەکەم گیانی سپارت دوو برادریت کەش لەگەری بوونەوانی زۆر بە سەختی چەند بریندار بوو سیارەش کەش لە بەرامبەریان بۆ ئەویش بە سەختی بریندار بوو ڕۆژ سایت هاتی دوو ڕۆژ سایت ڕۆژ ڕۆنگ سایت یعنی من لەسەر ڕێگای غەڵەتەکەم ڕێگای غەڵەت نەتیجەکەی ئەوەیە کە احتیمالی زۆر هەیە کە حەوادث بێت شێوێکی ڕۆسای لەسەر شەقام دەرەوە چەندین مەترسی زۆرا زۆر لەسەر شەقام دروست دەکات بەڵکو دەبێتەوە هۆی ماڵ وێرانکردنی شوفێری بەرامبەری خۆی ڕووداوەکانی هاتوچۆ گەورە و بچووکی نازانێت هەر ڕووداوێکیش کە ڕوودەدات زیانی گیانی و مادی بە دوای خۆیدا دەهێنێت ئەو زیانە زۆرەی لە ڕووداوەکان دروست دەبن لە ڕووی گیانی و مادی قەبارەی زیانەکانی لە ماڵوێرانیەکانی جەنگ زیاترە هۆکاریش زۆرن بۆ دروستبوونی ئەو ڕووداوانە لە شەقام و ڕێگاکان کە مرۆڤەکان دەبنە قوربانی ئەو هەڵانەی کە ئەو هۆکارانە دروستی دەکەن بەرنامەی ترافیک لە مەڵقەیە باز لە یەکێک لە هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ دەکات کە زۆر جار دەبێتە هۆی ڕووداوی هاتوچۆی ترسناک و جەنجاڵی و دەستڕێژی بۆ سەر مافی شۆفێرانی تر لە ڕێگاکان ئەو هۆکارەش بریتیە لە سەرپێچیەکی زەق کە ڕۆیشتنە بە پێچەوانە واتە ڕۆنگ سایت ترافیک لە مەڵقەیە چیرۆکێکی تراژیدی دەجێڕێتەوە کە بەهۆی هەڵەی شۆفێر خێزانێک بێباوک دەبن ئەو چیرۆکەش ڕووداوێکی هاتوچۆیە کە لە ڕێگای پیرمام مەسیف ڕوودەدات و قوربانی لێ دەکەوێتەوە ئەو ڕووداوە بەهۆی بڕینی سایدی بەرامبەرە و باڕاستەی پێچەوانە پێکدادان دروست دەبێت و زیانی گیانی و مادی لێ دەکەوێتەوە ئێمە دەچین بۆ ماڵی یەکێک لە قوربانیەکان ترافیک دەیەوێت خێزانی ئەو قوربانیە بدوێنێت و ئەو ڕووداوە بکات بە پەیام و پند و وانەیەک تا خۆمان بپارێزین لە دووبارەبوونەوەی چارەنووسی ئەو قوربانیەی کە خێزانێک سەرگەردان دەبێت من برای کۆچ کرد و شادان ڕۆستەم کە بووە قوربانی هاتوچۆ ڕۆژێک لەگەر برادەرەکانی چوو بە دەرەوە تەلەفۆنیان بۆ کردین یان تووشی ڕووداوی هاتوچۆ بووینە کە گەیشتینە مستەشفا بینیمان لەوێ بەمەیان گوت وتیان گیانی سپاردووە و دواتر لە ڕووداوەکەم کۆڵیەوە و بۆم دەرکەوت کە تەقلەی لێدایە لە زادەی مەسیف بووە ڕووداوەکە بەداخەوە برایەکەم گیانی سپارد دوو برادریت کەش لەگەری بوونەوانی زۆر بە سەختی چەند بریندار بوو سیارەش کەش لە بەرامبەریان بۆ ئەویش بە سەختی بریندار بوو ئەنجامەکەی زۆر خراپ بوو بەڕاستی داواکارم لە هاوڵاتیان ینی هەتا بکرێ پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن تیژ لێ خوڕین و پەلەکردن زۆر خراپە نەیکرد من داواکارم لە حکوومەت و لە لایەنە پەیوەندیدارەکان ئەنی بربەست لە بینی شەقامەکان دروستکەن ئەگەر بربەستە بیتن ئەنجامی ئێوانە دەبوو ڕەنگە ئەنجامەکەی بگۆڕابە ینی ئەوە قەدەری خوایە هاتیە دەبی شکر بین بەڵام ئەنجامەکەشی ڕەنگە بگۆڕابە باشترین حەل ئەوەیە کە بربەست لە بینی شەقامەکان بگرێتن کە سیارەک لەو بەرە حادسە بکە نەتانی بستە ئەو بەر ینی هەم لە لایەنی مادی کەمترە هەم لە لایەنی گیانیش زیانەکەی کەمتر دەبیتن لەو هەردوو ڕوان پێویستە ینی ڕێکاری تونتریش بگرێتە بەر لە بەرامبەر ئەو کەسانێک کە ینی مخالەفەت لە سەیاقەت دەکەن
سایقەی زۆر نەرم و عەلیم بوو بەخوای هەتابرەی هێواش بوو هەتابرەی یعنی نارم قسەی بە مندارەکان دەگۆ حەمزادە ڕۆیشتن لە ڕێ تەلەفۆنی دەکرد دێگۆ کوڕە هێواش باژۆن ئەنگۆ سەریع نەکەن ها هەمووتان سەریعن لەگەری دەچینە جێیەکی دێگۆ ئەنگۆ سەریع ناژۆ ئەمن دەچوە ڕێدەهۆکی ئەو سیارە درێژە و دوسێ سارە ئەو سیارە درێژانە داژوە لە ڕێدەهۆکی دەچوە زاخۆی هیچ تەلەفۆنم لۆ دەکرد هەمزادەم گۆ کوڕم ئەتو هێدی دەگۆدا ئەتو خەمێ منت نەبی بەخوای ئەمن سەریح نیمە دوای لە سیارە هاژنێ زۆر دەترسا یعنی هەتابرەی ئەوە بوو هێواش و ئەوە بوو دەمگۆ کوڕم دەمگۆ لە تو ناترسێم کوڕ و ئەم لەوانە دەترسێ دەگۆدا ئەمە ترسێ بەخوای هیچ نابی ئینشاءڵڵا ئەمن خەمێ منت نەبی دەگۆ هیچ خەمێ منت نەبی ئێ دەمگۆ دە باشە با قوربان وەختی پێیان گۆتم ئەم کۆرە بووم لە خەستەخانەی هەتا گەیشتمە زۆرێ زمانم بە عەربی داهینە گۆتم بەس بە حەیات مابی بەس بە حەیات مابیتن 5 دقەدانە نیشتم بەس وچی لە دەرگای خەستەخانەی گۆتی چێ کەس و کاری شادانیە بێتە ژۆرێ چۆکم شکا گۆتم بەخوا تازە ڕۆی خلاص گۆتم ئاخر زارە گەیشتمەکەم دەرکەی 5 دقە دانیشتم 10 دقە دانەنیشتم وەڵا گۆتیان نمایە ترافیک شارەزایەکی بواری هاتوچۆ دەدوێنێت سەبارەت بەو کێشەی هاتوچۆ کە بایەخی پێ نەدراوە و زۆر جاریش زیانی ئەو سەرپێچیە شۆفێر بایەخی پێ نەداوە. ئێمە ئەزانین ڕێگا تەقسیم کراوە بۆ چوون و هاتن ڕێگای چوون جیایە و ڕێگای هاتن جیایە اینجا مستەلەحێک هەیە دایمەن کە بەحسەکرێ ئەڵێ ڕۆنگ ساید تعنی من لەسەر ڕێگای غەڵەتەکەم ڕێگای غەڵەت نەتیجەکەی ئەوەیە کە احتیمالی زۆر هەیە کە حەوادث بێ بەداخەوە لێرە لای ئێمە موضوعی ڕۆنگ ساید زۆر ئەهەمیەتی پێنەدراوە و قیمەتی مخالفەکەشی زۆر کەمە بۆ ئەمەی خەڵقش ئەهەمیەتی پێنایە من وای بۆ ئەچم کە مفروزە مرور زۆر ئەهەمیەت بە مەوزوعە و غەرامەکە زۆرکە و مراقبەکەی زۆرکە چونکە ڕۆنگ ساید یەکێکە لە گەورەترین مخالفەیە چونکە ئینسان کە لێ خوڕێت تەوەقوع ناکا سیارەیەکی تر بەرامبەری فوجئەتەن دەرچێ بە ڕۆنگ ساید میسالێک بۆ ئەم مۆزوعە لە ئەمریکا لە حەفتاکان حادیسەیەک بوو دعمێک بوو لە بینی سیارەیەک و سیارەیەکی مەکتەب اینجا لەو حادیسەیە 30 مناڵ کوژرا سەبەبەکەی ڕۆنگ ساید بوو بۆ مێ حکوومەتی ئەمریکی یەکسەر قەراریە کە ئەعتیباری ئەو مخالفەیە بکە کە گەورەترین مخالفەیە لە لێخوڕینە لە کوردستان لە حقیقەت ملاحەزەی ڕۆنگ ساید دەکەین بە زۆری زۆر هەیە سەبەبەکەی قسمێکی هەندەسیە چونکە لە بعضی فتحات و بعضی جادە بعضی فروع وها دروست کراوە کە سایقەکە تەشجیعەکە بۆ ڕۆنگ ساید بۆ مێ زۆر مهمە ئیعادەی نەزەر لە هەندەسەی مرورەکە لەو جێگایەنە کە مەجال نەبێ سایق فکرکە کە ڕۆنگ ساید بکە ئەمە ڕقم یەک ڕقم دوو لە حقیقەت متابعەی مرور بۆ ئەم مۆزوعە زۆر بەقووەت نییە و ڕقم سێ مخالفەکە ئەساسەن وابزانم 30,000 دینارە 30,000 دینار غەرامەیەکی زۆر کەمە بۆ مخالفەیەکی وا گەورە ترافیک دەچێتە بەڕێبەرایەتی هاتوچۆی هەولێر بۆ ئەوەی بزانین مەترسی و زیانی ئەو سەرپێچیە چه کێشەی بۆ بواری هاتوچۆ دروست کردووە ئەو سەرپێچیە بووە بە دیاردا خەریکە دەبێت بە چاولێکەری کە لە زۆربەی کوچە و کۆڵان و شەقامی ئەم شارە ئەو سەرپێچیە وەک حاڵەتێکی ئاسایی بەشێکی زۆر لە شۆفێرانی ئەنجامی دەدەن و دووبارەشی دەکەنەوە بەمەش مەترسی بۆ سەر شەقام دروست دەکەن
بەرەو شەقامی بەخەرکەوتووە. پۆلیسی هاتوچۆش هەموو ئەو شەقامانەی دەستنیشان کردووە کە و سەرپێچیانەی تێدا ئەنجام دەدرێت. پۆلیس ڕاستی ئەو کێشەیە دەخاتە ڕوو کە لە حاڵەتەوە بووە بە دیاردە لە ڕۆیشتن بە ئاراستەی پێچەوانە کە بە دەستڕێژی بۆ سەر شۆفێران و شەقامدا دەدرێت. ئەو برا بەڕێزە نایەتە خوارێ؟ لێجا ڕووسای والله ما اعرف شلون؟ اول شيء بتعرف العالم من ينتشر اول شيء يجي چەند مەڕە جادان؟ هاي اول مره ئەوەڵ مەڕە اول مره وەستەشی پێبژاردننی لۆ بکەن. ئیدی ترافیک شان بەشانی پۆلیس چاودێری ئەو شوێنانە دەکات کە ئەو سەرپێچیەی تێدا دەکرێت. لە کاتی لێکۆڵینەوە و بەدووادا چوون بەشێکیان بەبینینی پۆلیس ڕادەکەن. پۆلیس بە دەستگیرکردنیان سزای ئەو شۆفێرانە دەدات. بەڵام ئەوەی تێبینی کراوە ئەم دیاردەیە زۆر دەبێت و ئەوانەی ئەو سەرپێچیە دەکەن گوێ بە سزاکە نادەن، چونکە دەگوترێت سزای ئەو سەرپێچیە مەترسیدارە بڕەکەی زۆر کەمە، ڕەنگە نەبێتە هۆی ئەوەی شۆفێرەکەت جارێکی تر ئەنجامی نەداتەوە. ما عندي نبي خالي بالرزق باش بري بالرزق يعني مخالفة كردية ودري خو مخالفة من ده يعني جهيز نبا أتو أمد لي ديار يعني لبر ما نبي مخالفة كتنظام دابونيا شهر زاي لوتسيا روت سايت هاتي شهر زاي لوتسيا كاش بين بيردات الناس كاش بيردات والله زور سيارة ايه أتومي أتو دوباره مكونيا غلطينيا روت سايت هاتي دو روت سايت درك بالزحمة إجازة كتمام گەورەتری سەرپێچی هاتوچۆ ڕۆسایدە بە پێچەوانەی شەقام کەوتو بڕۆی ئەنی خەڵکێک لە بە ئاراستەیەکی خۆی دێ خەڵکێک بە شێوەیەکی ئاسایی خۆی دێ تووشی ڕووداوی دەکەی یعنی بێ زەحمەت ئیجازە و سنەوەیەکەمان بدەین. بە گوێرەی ئامارەکانی هاتوچۆی هەرێمی کوردستان لە ماوەی نێوان ساڵانی 2007 تا 2010 زیاتر لە 43,000 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە. لەو ژمارەیەش زیاتر لە 8,000 کەس گیانیان لەدەستداوە. ژمارەی بریندارەکانیش سەرووی 88,000 قوربانیە. لە سەرەتای مانگیەکی ساڵی 2010 تا کۆتایی مانگی 12 هەمان ساڵ 9,000 سەرپێچی لێخڕین بە ئاراستەی پێچەوانە تۆمارکراون. ئەو زیانانەی بەهۆی ڕووداوی هاتوچۆ دروست دەبن سەرووی 25 میلیۆن دۆلار بووە. ئەوەی ئێمە وەکو پۆلیسی هاتوچۆ نیگەران دەکات لەسەر شەقامەکان ئەوەیە کە بەشێک لە شوفێرانمان پابەندی نە بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بە تایبەتی پێچەوانەی شەقام کە دیاردەیەکی زۆر ناشنێەوە بەڵکو ئەمە پێ دەڵێن تەعەداکردن لە شوفێری بەرامبەری ئەویش ئەوەیە کە بە شێوەیەکی ڕۆسای لەسەر شەقام دەرەوە چەندین مەترسی زۆر لە دوای خۆی بەجێدێت ئەم سەرپێچیە ترسناکە بەشێک لە شوفێرەکانمان پابەندینە بە بنەمایەکانی ڕۆیشتنی سەر شەقام ئەمەش لە یاساکانی هاتوچۆ لە مادەی 86 تا 2004 ئاماژە پێکراوە لە مادەی 2 بڕگە 2 بە پێبژاردن واتە غرامە دەکرێت بە بڕی 50,000 دینار. ئەم زۆرە سەرپێچیانێک کاوڕۆ بینیتان لەسەر شەقامەکان بە شێوەیەکی پێچەوانە بەشێک لە شوفێرەکانمان دۆڕن ئەوێ هۆی دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ و چەندین مەترسی زۆر لەسەر شەقام دروست دەکات بەڵکو دەبێتەوە هۆی ماڵ وێرانکردنی شوفێری بەرامبەری خۆی بەڵکو تەعەداکردنە لەسەر شەقام تەعەداکردنە لە شەقام تەعەداکردن لە یاساکانی هاتوچۆ تەعەداکردنە لەو شوفێرێکە بە شێوەیەکی ئاسایی بە ئاراستەی خۆی گزارش لە ئیش و کارەکانی خۆی دەکات. زۆر جار گرەی دەکرێت لەلایەن هاوڵاتیان یاخود لەلایەن خەڵکی میدیاکات گلەی لەوە دەکرێت کە ئیجراعاتەکە کەمە بەو شێوەیە نییە کە بۆیان دیاری کراوە بە غرامەکردن بەڵکو لە یاسای هاتوچۆ ئەمە دیاری کراوە پێویستە ئەو شوفێرە
غرامە بکرێت یاخود پێبژاردن بکرێت بە بڕی 50,000 دینار لە یاسای هاتوچۆ بۆی دیاری کراوە لە مادەی 2 بڕگەی 2 ژمارە 86 ساڵی 2004 کە ئاماژە پێکراوە. مخالفەکەت ئەنجامدا خێرە بەڵێ پێ زەحمەت ڕاگرە بە هاوکاری بکەین. زەحمەت ئیجازەکەت لەگەر سەنەویست ئیجراعاتەکە لەگەر دەکەین سوودێکی ئاگادارکردنەوە وەگرا جارێک پرپێسی ئەنجام نەبێت بۆی لە 82 ئیجازەم لێ بات. لە 82 گەورەترین سەرپێچی هاتوچۆنی ڕۆسایی گەورەترین سەرپێچ ونیە بەخوای ئەوە یەکەمیشە هێلەکی ناو شاریش نێونیە خەت سەریعەوە ڕۆسایت هاتی والله غلط کابرای کاسبی بە سیارەی کاسبی ئیش دەکەونیە لەوانە سیارەکەی خۆش نەبوونیە برای بەڕێزم ڕۆسایت دەڕۆیەوە خەت سەریعە و بەناکاو تووشی ڕووداوی هاتوچۆ دەبی ئەو کاتت باش بەڕێزم لۆ قایشەکەن نەبەستای بەڕێزم ڕۆسای دەڕێ نەبەستایە ئای تووشی ڕووداوی هاتوچۆ دەبی وەزعێک دروست دەکەێت لە بۆ خەڵک گەورەترین مخالفەی مەڕووری نییەوە ئیجازەکەت بێ زەحمەت ئیجازەت هەیە هەر هیچ سپێنیە هەر هیچ سپێنیە ساڵنامەی ئۆتۆمبیل بێ زەحمەت سودێکی ئاگادارکردنەوە وەگرە لە بەردەوامی چاودێریکردنی شەقام چەندین حاڵەتی ڕۆنگسایت دەبینین لە ئاسمان و سەرزەوی وێنەکان ترافیک تۆماری کردوون هەندێکیان ڕادەکەن زۆر جار ڕاکردنیش لە یاسا ڕووداوی هاتوچۆی لێ دروست بووە. ئەوانە مخالف دێن نەباشە دامی چێ دەبی بە حادث چێ دەبی کوشتن تێدەیە هیچ جایەکێ مخالف حەقیویە ببە حەزێ ئەو شتانە بکەن ئەی ئیجازەژی تنە بە ئەوژی دەبی حەجز بکەن و حەقی مەروری هەیە هاتوچۆی بکەن لەسەر ئەو جادایانە لە بۆی دام و ئەو شتانە. هەموو ئەو لێکۆڵینەوە بە دوواداچوونە بۆ هۆشیارکردنەوەی شۆفێر و پاراستنی گیانی هەمووانە لە ڕووداوەکان گۆڕستانەکان پڕ بوون لە قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ.
ڕۆیشتن بە ئاراستەی پێچەوانە یەکێکە لەو سەرپێچیانەی کە زۆر جار بەشێکی زۆر لە شۆفێران ئەنجامی دەدەن. ئەمەش بۆ کورتکردنەوەی ڕێگاکەیە کە دەیانەوێت بگەن بەو خاڵی کە ئامان گیانە بۆی بچن. ئەو جۆرە سەرپێچیانە زیاتر لەسەر شەقامە سەرەشیەکان ئەمە بە مەترسیدا دادنێن لەبەر ئەوەی کە شەقامێکی سەرەکیە بە چەند مەترێک تۆ بۆ ڕیتێرنێک دەرەوەی بۆ ئەوەی شوکارەکانی خۆت هەمووش بکەیت. گەورەترین سەرپێچی هاتوچۆ ئەوەیە کە لەسەر شەقامێکی سەرەکی تۆ بە شێوەیەکی ڕۆسایت بڕۆی مەترسی ڕووداوی گەورەی نەخوازراوی لێ دەکەوێتەوە. ئەویش دەبێتە هۆی گیان لەدەزانی شوفێر لەبەرەوەی ڕێگایەکە خێرایە شوفێری بەرامبەرت و لە باڕاستەی خۆیت و بە هیچ شێوێکی ئاگادار نیە تۆ بە شێوەیەکی لە ناکاو دێ پێش و بە شێوەیەکی ڕۆسایی دەڕۆی بەڵکو کێشەیەکی زۆر گەورە دەنێەوە. بۆ داوا لە شوفێران دەکەین کە پابند بن بە یاسایەکانی هاتوچۆ دوور بن لە سەرپێچی هاتوچۆ بە تایبەتی شێوەی پێچەوانە. زیاتر ئەو شوفێرانێک کە ڕۆسایی دەڕۆن لە نزیک سوڕانەوەکان ڕۆسایی دەڕۆن بەڵکو لە لادانەکان بۆ ئەوەی چەند مەترێک ببڕێت خۆی دێختەنێ و سوڕانەوەکان ئەنجامی ئەوەیە کە شێوێکی پێچەوانەی شەقام ئەنجام دەدا. ترافیک لە کۆتایی ئەڵقەی ئەم جارە دەمانەوێت بڵین چیتر با نەبین بە ئازار و ناڵە بۆ خێزانەکان و هەوڵ دەین کۆمەڵگایەکی تەندروست و سەلامەت لە ڕووی هاتوچۆ بنیاد بنین و دوور بکەوینەوە لە هەڵەکردن لە کاتی شۆفێری بۆ ئەوەی گیانی خۆمان و بەرامبەرمان پارێزراو بێت.